سڵاوتان لەبێ هاوڕێیان. سڵاوتان لەبێ هاوڕێیان. هاوڕێیان بەس یەک ئەوز چۆنن هاوڕێیان باشن سەعاتتان؟ هاوڕێیان قسە باسە سۆسیال دیموکرات نهاتنیەوە بدەی مەلا بەختیاری دەکەین. سڵاوتان لەبێت هاوڕێیان. ئێستا یەک دوو دەقیقە قسە باس سەر جفرەکانی مەلا بەختیار فشەک کرد. سۆسیال دیموکرات پیاو نما ئینسان نما ئەوەی ببوورن دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، دنیایەک ڕێز و خۆشەویستی. سڵاوتان لەبێ هاوڕێیان. ببورن ئەوە بوو هاوڕێیان. چاوەڕێ ناکەن، ئێمە هەر پەیامەکەیە قسە و باسی لەسەر دەکەین. پەیام و سەرنجی خۆمان هەیە دەردەبڕین. دیارە هەڵبژاردننی سوید هاوڕێیان بەداخەوە ڕەوەندی کوردی بەگشتی، یعنی پەناهەندە بەگشتی و ڕەوەندی کوردیش کە ئێمە مەسەڵەن تەئسیراتە یان ئەوە تا قسە و باسمان لەسەر ئەوەیە. سڵاوتان لەبێ هاوڕێیان. دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان. چەند دەقەیەک قسە و باس سەر هەڵبژاردننی سوید و دوای ئەوە هاتنی مەلا بەختیار باز دەکەین. قسە و باز دەکەین لەسەر هەڵبژاردن. زۆر زەرورە هاوڕێیان. ئێمە لە سوید دەژین، یعنی زۆر سەیرە. کاکەم هەزار واستە و درۆ و فرتفێر دەکات تا بەس بگاتە سویدی قامەی وەرەگری. ئێستا تۆ کەی قامە وەرەگری ئەخر ینی بەڕاستی کۆمەڵ ئێستا کێشەی پەناهەندەیەکێک لەو کێشە سەرچیانەیەک لە گفتوگۆی هەر هەشت پارتە سیاسێکە. چەندین حزب لەسەر ئێمەی پەناهەندە ڕوبەڕۆی زۆر شکست و گەورە بووینەتەوە. بەڕاستی فشاریان لەسەرە. ئێکاچی من بچووکترین شت دەنگدانە لۆ ناچی لێرەڕا لۆ هاتو هەوار لۆ ئەو دوو بنەماڵە چەتە و دزەیە کە لە دەستیان هەراتی بە پارتیوەکێکی بێ قیمەتەکانیش کە لەوێن دەرتو هەردەی کەیسەکی درۆزنانە لە خودێرە دروست دەکەی دوایە لێر دەبێت دەستگای زانیاری پاراستن ئەمرتان نەمینێ. یعنی ئینسان چتان پێ بڵێ دەبتەوە پارتیوەکێکی راپۆرەسە ئێمە دەکات بڕوا بکە. چەندینیان دەناسم کەیسی هینایە درۆی دژی دەسەڵاتی خۆی کردێ کەسی ئێستا کە راپۆرەسە ئێمە دەنووسی و چاودێری ئێمە دەکاتن. چۆن شەرم لە خۆت ناکەی؟ بەهەرحاڵ خەڵکی تریش ئاوڕان ئێمە لە وڵاتە دەژین. قانونی ئەو وڵاتەمانەسە جێبەجێ. مەسەلەی هەڵبژاردننی کوردستان مەسەلەیەکی ئەخلاقی موراڵیە. ئینسان بەشدەوێ بەشدار بێ. ئەگەنا من لێرە دەژیم قانونی ئێرەم لەسەر جێبەجێ دەکرێت و زۆر خەتەر ئاوڕان. ئەو پارتی ڕەگەزپەرستە من هەر ئەوەندە بڵێ مەتا یەک دوو دەقەیەکە قسە و باسە سەرەتاییانە دەکەین. ئەو پارتە ڕەگەزپەرستە بێت نایەتە دەسەڵات دڵنیابن ناگاتە دەسەڵات تاوەکو بێ یان ئەمەڕمانە ڕەوام بکاتەوە. دەبێت دەستور بگۆڕێت. دەستوریش دەبێ و شعبی سویدی بڕیار بدا و هەر هەش حزب ئەو شتانە ناکرێت خەیاڵە و هیچ هێزێکی سیاسی هەر هەفتەکەیت کە لەسەر ئێمەی پەناهەند باگراوندی پەناهەندە مامەڵەیان لەگە ناکەن بۆ زانیاریتان. ئەوەندە بە ئەو تا ئێستاش مامەڵە ینی هەر حەوت پارتی سیاسی ئامادەنین حکوومەتیان لەگە دروستکەن بە تاقتەنێدەن بەس دەبنە هێزش چالاک کاریگەر. ئێستا 120ن ئاوڕێیان 2006 دەرنەچوون 2010 هاتینە ناو دەسەڵات. ئەوە جاری یەکەم 105 بوو. ئەو جاری 2014 وەزەم زیاتر بوو 108 بوو. چەند بوشتەشی وا بوو. ئەو جارێ بووینە 120. یعنی ئەوانە لە مەودووە لە کۆڵانەکان لە شوێنەکان لە ئیشکردن
تەسیریان زیاتر دەبیتن لە هەموو شوێنێک پێگەیان بەقووەتر دەبیت پێگا ئەو پێگەیش هەمووی زدی تووە دیارە بەشێک حەقییانە من نەسمە سەر قوڵای ئەوەنە بەڕازی هەندێک پەنا هەندە هەن ئی هەندێک ڕەوانی وڵاتەکانی خۆیان بکرێتەوە هاتیە هەر تشتی قێزەوەنە لە ئێرهاب لە کاری قێزەوەنی پیسی تاڵانی و دزی و زەلام کوشتن و ئەوانە دێتن لە وڵاتە جوانەی تەرخان دەکات ئەخرە بەڕاستی ئەو وڵاتی سویدەکان بە شارستانێتیی گەورەیان دروست کردە ئەویشی ئێمەیە کە دێ وڵاتە دەبی لەسەر لە بەپێقانیە وڵاتە بژێ ئەوەکو ئەوە سەریعی ئەوەکتان پێ بڵێ ماڕیان ماوەیەک لەسەر ژنکوشتنی کورد قسە و با زۆر دەکرا لە یەکێک لە دیباتەکان یەک گوتی ئەخرەوە کەلتوری مێ پێیان گو بڕۆ لە وڵاتەکە خۆت بژی ئێرە تۆ قانونی سوید لەسەر جێبەجێ دەکرێت بەهەرحاڵ ئاوڕێیان بچمە سەر ئەوە من بۆیە بەڕاستی زۆرم لا سەیرە لە هەڵبژاردنەکەیت کە بە هەمووی 6,000 کەس دەنجیدا 6 بۆ 7,000 کەس دەنجیدا بەداخەوە پێمان نەکرێت جەبار ئەمین ببینە پەرلەمانی ئەوروپا کە بوونی ئەو زۆر زەرور بوو پێمان نەکرێت ئەو 5 پەرلەمانتارە کوردەی دەرچوو یان 6 بڕوا بکەن زۆربیان یان ڕقم یەک بۆیان ئەوە تا بە شێوازی تر دەرچوونە کەمیان بە دەنجی خۆیان دەرچنە بەرەوەی تاچی کورد ناچی قسەی زل دەکات لە دێتە ئەو وڵاتەی هیچ لەوە ناکا کە تو چارەنووست لە وڵاتەیە بچووکترین بڕیاری سیاسی و هەستی و شیاری سیاسیان نییە بەر لەو خاڵەدا من بۆ خۆم بە ڕاشکاوی دەنگە دەمامینە کاکە باوە لەبەر ئەوەی لەو 12 ساڵەی ئەو کچەم دیوە لە پەرلەمانی سوید چەند ئیشی لۆکوت کردیا و چەند ڕازگۆ بووە و چەندە لەگەر کێشەی کورد هاوڕێ ئێمە 6 پەرلەمانتاری سویدمان هەیە تو ویژدانتان چێ چارەکەی تر دەناسی چێ چارەکەی تر دەناسی لە پەرلەمانی سوید چ جوڵێکیان هەبووە دویان لەوانە سۆسیال دیموکرات چێ دەیان ناسیتر قەزم لەسەر ئەوە دێ من بۆیە من کە دەنگە دەم و دەزانم ئەو دەنگدانە بۆ من لە ڕووی دیبلۆماسیەتەوە کاندیدە کوردەکانی تر حزب سویدەکان کە کوردەکان ڕابۆردی پێدەدەن لە پەیوەندی دیبلۆماسی لە تەسیر لە ئێمە دەکاتن مەقڵی کەم جاریشە بەڵام ئەمینە سەتا 5 دەنگی ستۆکۆڵمی پێدەوێ ئی پارتی چەپ زۆر زەرورە هەوڵ بدەن بۆ یەکەم جار ژنێکی کورد کە لە پەرلەمان نەمینێ بۆ شای گەورە دیار دەبیتن چ ئەو چ کاک جەبار بەداخەوە خۆیان نەبژار لەبەر ڕۆژی تایبەتی خێزانی خۆی ماڵی 5-6 کات ژمێر دوورە لە پەرلەمان بە ئەوەی بۆیە بەڵام يعني إيش ما مدري ناوندي دبلوماسي خبات لوبي إلى آخر إيه أول لوبيا هاوريان إيه أول لوبيا أتو إيش بكي لا برا لو خدوة دنقدان حفت حزب فيها حوتي ترهيا ديان كانديدي تري كورتي خو من دلم أمينو بلا مرزنياتو لا قربي برو بدا دنجيتكا هاوريان بحر حال بسينا سما لا باختيارو سوسيال ديمقراط بداخوا يعني يكم خالبا أو بلين ئەو مەلابەختیارە ئەوەندە بێ کابرایەکی ساقیتی سیاسی کۆمەڵایەتیشە یعنی کە دەرێن کۆمەڵاتی ئەمە ماوەک لەمەوبەر ڤیدیۆیەکم بڵاو کردەوە کە خۆزێ هۆمۆسێکسوێل بی ینی هاوڕە گەزباز بی یعنی هاوڕێیان ئەو شتانەی لەکنە من هەیە ئەو وێنانەی لەکنە من هەیە و ئەو پەیوەندیانەی بە من کرای ئەو کابرایە پێدۆفیل کە زۆر کەس بەداخەوە زارەکەتی لە بابەتەکەی من سەراقوون تێگەیشتن هەولێر گوتنی ڕایڤیان کرد و دەستیان بە شیڕە شیڕی ئەوە کرد بەبێ ئەوەی تێبگە جیاوازی پێدۆفیل واتە تاوان لە بن 18 سکس بکەیت بە پارە بکەیت ئەوانە هەموو تاوانە لە هیچ شوێنە قبول نییە بەس خۆ مەحموود سەنگاوی وتی ئاگای لە شەرواری خۆل نییە کوڕە هەژارێک بیدرن ئەوە هۆمۆسێکسوێلە بە چاوی سوک سەیری دەکەن بەس ئەو یەکێتیە ئەوانە ڕەمزەکانی چی کە لا من ئەستەگەم مەلا هۆمۆسێکسوێل بێم ڕێزی دەگرم بڕوا بکە ئەلام کە لەبەرەوە ئینسانە جسمی خۆتی جسمی خۆیتی یعنی ئازادە بەس نابی بە پارە بکردرێ نابی سیاسەت استغلال بکە نابی لە بن هەژدەی بکە ئەوانە تاوانی نێودەوڵەتین لە هەموو دنیا هیچ مەقبولیەتێک نییە کە ئەو شتە گەلەگەلێک زۆر باوە یان لە ڕێخ لە کابرایەکەم ئەو ینی بڕوا بکەی هەندێک نییە ئینسان زۆر ئەوەی لەسەر بکە بەڵام کە دێتە ئێرە دەیەوە کونێنەرێکی کورد کابرایەکە هەر دەمێنە سەر پەتەکە بێ شەخسیەت ئەوەندەی ئەو مەلایە لە میدیای کوردی ڕسوا کرایە کەس نەکرایە کەچی ئەوەندە بێت چاوەڕۆ دەسوێنێ دێتەوە سەر تەلەڤیزیۆنی کورا من ئەوەندە ڕسوا بکرم لە بواری میدیایی هەر مڕاجعەی خۆم دەکەمە قسە قیەم دەبی هەر ڕازگۆ دەبنەگە ئەو دروشمەی بەهەرحاڵ نەکەرمە لە هەموویان وانە خەڵکێکێتی بڕوا بکە هەمووی دروشم بازە قسەی زل دەکە کەچی دوایەوی پیاوی پاڤێلە ئەی ئەوار یعنی نەچینە سەر وردەگەری ئێستا مەلا دەیەوێ بێتە ئێرە بە هەموو عەقڵی خۆی خەبەرێکی بڵاو کردیتەوە ئاوڕێیان کە دوێنێ
ینی ئەوڕۆ لە ستۆکۆڵمە لە سویدە بەڵام درۆ دەکەم ئەبێ ئەو زانیارە ئێستا بە من درایە ئەوڕۆ دەرەچی لە چاودێرنووس دەڵێ دوێنێ دەرچوومە ئەنی خەبەرێکیان بڵاو کرد و هەمووی دەرێت جفرا ئێستا بە منیان گوت ئەوڕۆ دەرەچی وا تا بەڕاستی وام تا بە ئەی دەکەن سێ خەت هەیە لە دووحەیڕە لە دەوحە بێتە ستۆکۆڵم نازانین بە چیان دێ ئەگەن هە لە مەتاری کەڕامەتی دەشتێنێ هەر لە مەتاری بە ئەوە بزانێ چێتی فشەکەرەکانەوانەی خۆیان گفت دەکەنەوە یان مەلە بەختیاریان ئەوەیە هەر دەچینە مەلە بەس ئەگە بوێرە پێمان بڵێ ساعت چەند دەگاتە مەتاری بەس ئەومانە نیە سێ شەوێ ئەمە لێ ڕابڕۆم بەڕاستی بەس دەچم 50 دقیقە سەعاتێک دوورە ئەگەر نەچوین یەک دووەکمان کەرامەتیشمان نشکان حقتان بی لەبەر ئەوەی لە کوردستان هیچ منە هەناسەی خەڵکیان نەهێشت خەڵک سێ مانگ دێت سەجادەی تەقەی سەریان دێ هەرتی شێوازی خەباتی جەماوەری خەڵک تاقی کردەوە ئەوانە خۆ نەگۆڕان ناشگۆڕێن ڕۆژ بەڕۆژ خوێڕی و سەرسەری و هیچی پوستر دەدەچن تۆرە 28 ساڵات تو شەڕی ئاو کارەبا بکەیت ئەو هەموو خەڵکەیان بە گرتا بە کوشدا ئێستا فێرە سزم بوونە سزم بۆیە خەبەرەشی بڵاو کردەوە کە دوێنێ هاتیە ڕاز ناکە پێی ئەو زانیاری بێم گوت ئەو شۆ دەگات ئەو شویان بەیانی دەگاتە ستۆکۆڵم سوید دیار نییە ئایا سویدیش لە کام مەتاردا دەبەزی تۆ بۆریە لینک شۆپینگە نۆر شۆپینگە یان ئەوە تا ستۆکۆڵم ئارلەندایە ئەبە خاڵێک دوو دەڵێ من ئەوەیە تۆ بۆریان بڵاو کردو هاوڕیان بڕوا بکە 30 مانگ بە من درا وتم بعد سیوێک ئاپ تێپەڕ ئەوز دەکەین خەبەر کەسی دوێنە چینە سەر ماڵپەڕەکەیان قەپات کردیە ڕکلامەکە ئەو ڕکلامە لە تۆ بۆریە بۆ کوردانی تۆ بۆری وەڵا شەرمە ئەوە هیچ ڕەبتی بە حزب و ئەوە نییە بڕۆم بابە بڵێنە سۆسیال دیموکرات ئەو سەرسەریە چی هینایەتە ئەو سیستەمە چی هەیە حزبەکیان هەیە برە ماڵەیی دز ڕۆژنامە کوش ئینسانیەکە چی دێنی قسەک جوان بی جوان حزبێک دێنی دوو نموزەزی جوان بی سۆسیال دیموکرات زۆر بێ عەقڵن ئەو کاندیدانەی ئەو کەسانی اقتراحیان کرد چ لە سویدەکان چ لە کوردەکان نموزەجی چمەلا بەختیار دێنن خەڵک دەنگەداتە سوارە دیموکراتن نادات بە سۆسیال دیموکرات کە چای بەو مەخلوقانە دەکەوی دێتن دەرتە گوتە بێژی یان ڕکلامکەری حزبەکی من هەر هیچ لە ڕقی مەلا بەختیار دەنگ نادەمە سۆسیال دیموکرات و مەلەڤیشیان باز دەکەین یعنی ئەوان دێن چی چەتە و دز و مرۆڤی ساقتی سیاسی کۆمەڵایەتیە دەینن بە نوێنەری کورد ڕێزی دەگری سیمیناری لۆ دەکات پشتگیری دەکات ئەنی دژاتی ئێمە دەکەیت دژاتی ئێمە ئازادی خوا دژاتی ئەو گەنجانە دەکەیت پشتگیری تیرۆری سیاسی و لەو سیستەمە گەندەڵەی باشوور دەکەیت ئێمەش سوات دەکەین سۆسیال دیموکراتی کوردەکان یعنی هێزێکی سۆسیال دیموکرات من ئێستا دێمە سەر ئەو خاڵەش هاوڕێیان دەیان مۆقفی قێزەوەنی هەیە بەڵام بامەلا بەختیار ئەگە جورئەتی هەیە یەک خەبەری بڵاو کردەوە لە ئەو ساڵی 4 مانگە منەوە ئەوە سیمیناری هەیە بەڵام ناوێری نە سەعاتەکەی نە شوێنەکەی بڵێ ئەگەر جورئەتت هەیە بە خۆتان وێچێتی ئێمە چەند کەسێک دەین ئەگەر جورئەتتان هەیە شوێن و کاتژمێرەکە ڕابگەێنە یەخۆ لە وڵاتەی کەسمان ناتوانین بتکوژی کەسمان ناتوانین لێشت دەین بەس پەیمان دەکرێت ڕسوات بکەین لە بەرامبەر سویدیەکان خۆت و سۆسیال دیموکراتیش ڕسوات بکەین بوێربار سەعات و کاتژمێرەکەی ئەو ساڵە و لێ بگەڕێ ئەمەش بێنە ژۆرێ چکو هاوڕێیان دوو جارێکە سیمیناری کردیە من ئاگام لێ بووە تعلیماتیان دەرکردیە کە من نەچمە ژۆرێ نەکرد ئەوەی یوسف محەممەدی ئەو مەلا بەختیارە سیمیناریە بوو تعلیماتی ئەم نازانم بە کادرەکانی چەتی بە منیان گوت وتیان ئەوەمان کرد و دەرێت دیدار لەگە کۆمەڵک ئەوەی درۆ ناکەی ترسنۆگنی ئەگە یەک تۆز غیرەتتان هەیە بەخۆ لەو کوردستانی وەردەگەڕێنە سەر ئەو هەموو کچ و کوڕە گەنجە جەری و بوێرەی 500 کەسی دەگری و مامۆستا هێمنی کۆیە تیرۆر دەکەن و کاوە گەرمیانی شەهید دەکەن ئەگە یەک تۆز غیرەتت هەیە بڵێ بابا تۆ مەوعیدت وەگرتیە سەعات هەیە درۆیە لەو وڵاتی هەمووی مانگێک پێشترێ وەردەگیرێ 20 ڕۆژ پێشترێ وەردەگیرێ سەعات و ڕۆژەکەی هەیە مەڵێ دیدارم هەیە یەک تۆز مەدەنی بەوەک خۆت گوتنی بڵێ ڕۆژی ئەوەندە دەستمە بەردەم پەرلەمان دیداری سۆسیال دیموکرات دەگەر مەسئولی ئەوم هەیە ئەگەر ڕاست دەکەی ئەگە بوێری تێدا هەیە کەمەوە دەڵێن لەبەرەوەی هاوڕیان بێزار بووینە ئەوەندە تاقیب بکەین هاوڕیان دێتە سویدەم لە چێ بیگرم مەساعەیەکی گەورە و گران لای خۆمە شەقاوەز نین کون بە کون گەڕین بەس شوێنە سیاسەکان شوێنە گشتەکان لە بۆ ئێمە زۆر زەرورە ناوێرێ ئەوە دەیان بینی بڕۆ خەبەرەکەی بخوێنەوە بزانن چەند سەقەتی دای ڕشتێ چەند ترسنۆک
بوێرە دێن وەکوم خەڵکەچی لە بەرامبەر سویدەکان مەجار مام دێ 2 دقە قسەت پێ دەڵێ 2 دقە بە خۆت و بە حیزبەکەت و هاوڕێیان ئەمەلا بەختیار ئەو پیاوەنی و پێگەی نییە من نازانم و لێرەوە ڕایگەرم شۆڕش قادر دانساسەیە ئەوە لە یەکێتی لاوانی سۆسیال دیموکرات دەوری هەیە نێنەری حکومەتی هەرێم بۆرچخۆی ئەوە ئەو پێگەی لۆ دروست دەکە پیاوی وەرە مەلا بەختیار بەخۆی هیچ پوچ سووکە تۆش بوێ پیاوی بی یعنی ئەمە شۆڕش لە نزیکەوە دەناسم بەس وەڵی شەرمە لە بۆت شەرمە لە بۆت پیاوی مەلا بەختیاری ئیشی لۆ دەکەی چێ ئەو شادی حەیدەری پەرلەمانتاری کورد ئەوە چیانگۆ نووسانە ساقی قوسیە ئەو مرۆڤەت هیچ پوچانە دەینە ناو کۆمەلگای سویدی وە بڕوا بکە دوو جار لەسەر ئەو تەسەڕفاتانەی شۆڕش کەمینمان لۆدانا ئەوە برادەر جارێک نوێی بەیانی چوونە بەردەم نوێنەری حکومەتی هەرێم جارش 5 ئێوارە نەماگرت چی بکەین ئەمە خاڵەت بۆیە تەرککەن واز لەو ئینسانە مەلا بەختیار پێگەی نییە لە سوید بەس خەڵکێکی لێرە ئەوانە لە ناو یەکێتی لاوانی سۆسیال دیموکرات ئیش دەکەن ئەوە دەبن پەرک نەکەن ئاوا ناو ڕسواتە کرد وەڵا شەرمە مەلا بەختیاری هەندێت و بێ پیاوی تو وجدان تادانی مەلا بەختیار پاڤێر پڕگانی گۆزرەتی کورە مەسرور نێتی کورە یەقیت ئینسان غیرەتی شەهامەت هەبی کو دەبتە پیاوی ئەو مرۆڤە بچووکانە یەقیت تۆ لە وڵاتەی دەژی کەرامە دەدێتەوە بەرەخۆ دوو هاوڕێیان بە مختصەری تر کە سۆسیال دیموکرات وەکو گوتم ئەو مرۆڤی پژگیریەکێتی دەکات لە ژیانی ئیدانەیانێکێتی نەکردیان ئەمە لەیان نزیکین ئەمن بۆ خۆم لە دۆسیێ ئەنفال لە دۆسیێ مافی مرۆڤ بەردەوام لە دەرگایان دەرگامەندایانە لاوازترین و خراپترین مووقف سۆسیال دیموکراتێتیان هەموو کا دوو ڕووبوونە لەولا بەگەر ئەوکو چەپەک خۆیان بشاندن پژگیری لە مافی مرۆڤ دەکەن لەولایەش لەگە سیستەمە دیکتاتۆرەکانن نەک لەی کورد لە تورکیا لەگەر بڵندەزەویدن بزانە حزبەکەی بڵندەزەوید و نازانم تا شەر و ئەوانە وایە بزانم لە ئیسرائیل لەگە شەمعۆ پێرێس بن عەلی حسنی موبارەک جەلال تاڵەبانی ئەوانە سۆسیال دیموکراتن هاوڕێیان لە ناوچەکە پشتگیریان دەکەن چەپیوانە ئەوەیە ئینسان چ دەنگ بداتە هێزەکی وە بە قسا وەکو چەپەک خۆیان پیشاندن من سیاسەتی گشتی دەبم نەک هەموو کەوادیرەکانە کەوادیریان هەیە هاوڕێن ئێمە لە ئاستی مەکتەب سیاسەکانیان ستیلسەیان قسەمان کردیانی هەیەیانە کوڕی زۆر باشە بەڵام خۆ حزب لە ناوێچێتی پارتیش کوڕی باشەیە هەیە زۆر لە گۆڕانەکان شەریفتر و پاکترە کادیری گۆڕان بەس سیاسەتی ڕسمی حزب لێکە درێتەوە ئەو سیاسەتە سۆسیال دیموکرات ئەو خەتەی دەڕ ئەو ئانلینە مزعیزاوی کە سەڵێ تۆ بۆری لەگەرینەت کە تکا دەکەم دووسێ کەس بڕۆن پێیان بڵێن گۆ نەفرەکتانی نایە ئانلین کەنجینە واز لەوە دین هاوڕێن ئەو ژنە بەر بە معنای کەلیمە لە سۆسیال دیموکرات کەسەکە لەگەر یەکێتەکان پەیوەندی خۆشە ئێستا وەزیری ئابووری یەکێتی ئەوروپایە من لەگەری ئیشم کرد یعنی پەیوەندیم هەبوو بڕوا کە چەند جار تەلەفۆنمان لەسێر قەپات کردیە ئەو ئانلیندا ژنەکە تا بڵێ بەس حەز دەکات لە پارتی یەکێتی بەتایبەتی یەکێتی ئەوانە وجهن ئەوە ئۆربان ئۆلین کە ئێستا سەرۆکی پەرلەمانە من لەگەوانە ئیشم کردووە مووقفی زۆر نێگەتیڤیان هەبووە لەسەر مافی مرۆڤ بە قسە ینی بڵێ ئەمە پژی ئیدانیان نەکردیە پاساو دەینەوە خۆ دەدزنەوە درۆزنن ئەو ئۆربان ئۆلینە سەرۆکی پەرلەمان ئێمە لەو ئەنفال لەگەری دانیشتین بڕوا بکەم لە 2009 کە سۆسیال دیموکرات ئەنفالی بە جینۆساید ناسان با ئێستا خاڵ بە خاڵ بێم یەک لەسەر کێشەی کورد هاوڕێن سۆسیال دیموکرات تەرحی کرد کە پەکەکە تیرۆریستە لە یەکێتی ئەوروپا من ئەوە بۆیە باز دەکەم لەبەرەوەی سۆسیال دیموکرات کە دێ مەلا بەختیار دێنێ کاندیدە کوردەکان من باش دەیان ناسم زۆر بەو شتانە تێکەچن دەی بزانن ها تا ئاسی خۆپیشاندان دشتان دەکەین بەردەوام بنە ئوسلوبە بانجیان دەکەن بە هێلکەوت تەماتەش لە ئێوەش دەدەین لە کاندیدە کوردەکانیش دەدەین کە بانجیان دەکەن دەزانین چێنە سۆسیال دیموکرات لە ساڵی 2002 تەرحی ئەوەی کرد کە پەکە تیرۆریستە لە سوید نەک لە سوید لە یەکێتی ئەوروپا پێشنیازی ئەوان بوو لە پەرلەمانی ئەوروپا چەسپا حەقم لەوەی نییە بە سوید پێشنیازی کردیە وە سۆسیال دیموکرات کردی سۆسیال دیموکرات زۆرترین چەکی مین و ئەوانەی دایتە سەدام حوسێنی فرۆشتیتی ئەو هەموو گەنجەی کورد کە لاقی پەیوەندی ئەو مینانە بەشێکی سویدە و لەژێر حکوومەتی سوید ئیتر چ بەدەستی دووبی
کە مەسەلە دەفرۆشنا پاکستان دەفرۆشنە وڵاتێکی کە گوایە شەڕی لێ نییە بەس ئەوان دەفرۆشنە سەدام دەفرۆشنە سیستەمە ئەوەکان. سۆسیال دیموکرات سەربەخۆیی کوردستان هەموو کات مووقفیان نەگەتیڤ بووە درۆی دەکەن دەگە وەحدەی عێراق و یەکی وەحدەی تورکیا ئەوانە بوو زۆر هەڵوێستیان شەرمنانە بووە لە بەرامبەر ڕەوشی باکوور و ڕۆژئاوا یعنی هەتا پۆزتیڤەکی هەبووە سەد نێگەتیڤیان هەبووە لە کاتێکدا ئەو ڕۆژە مارگۆ دۆڵسترۆم باسەکە ئەڵێ زۆرترین پرسیارم لێ کرایە لەسەر کێشەی کوردە مووقفی کووردە لە ژیانی ئەوم بۆیە باسەکە پەکە وەک تیرۆریستێک دەناسێنن کە ئەوان تەرحیان کردی لە یەکێتی ئەوڕۆپا. من دانیشتمە وەزارەتی دەرەوەی سوید 2000 کاتی وێ ناوی پەکە لابدەنە بەرەوەی سوید قەرزاری کووردە پەکە غەڵەتی کردیە بەڵام ئی تیرۆریست بوو نەبوو لە سوید لە یەکێتی ئەوڕۆپا. تورکیا تیرۆریستە بەخۆیان دەبینن کەتی تا ئێستا یعنی زۆربەی هاوڕێیان لە سوید زۆربەی کاتی سۆسیال دیموکرات حاکمە. من باز لە فۆرد و سکولان و ئەوانە ببوورن ینی خەستە تەندروستی و مەکتەب ئەوانە ناکەم من ئێستا باز لە کێشەی کورد دەکەم لێرە ئەوە خاڵک خاڵی دووە ماوڕێیان من لە ئەنفال لە ناودا بوویمە بڕوا بکەن لە ئەنفال لە ناودای بوویمە خراپترین مووقف سۆسیال دیموکراتەکان هەیە بوونە قەت نەوێ نەهاتینە پشتی بە تایبەتی ئەو ئۆربان ئۆلینە کە بەرپرسی پەیوەندی گشتی بوو ئەو کاتی و ئێستا بوویتە سەرۆکی پەرلەمان. گەورەترین پرۆژە 2010 کە ئەنفال بە جینۆساید بناسێنرێ لە 11 سۆسیال دیموکرات فەشەلی پێهیناوە 110 ئەندامیان بوو دەنجیان نەدا ئەگەنا دایان بە ئەرمەن نەیاندا بە کورد دەیان تانی سەرنجی خۆیان لە مەشروعەکە بگۆڕن بڵێن بابە بەپێی ئەو شتەی وەک دوای ئەوە کرا بەڵام نایان کرد هەموویان دەنجیان دژدا بەس 34 پەرلەمانتاری چەپ و ژینگە و گوڵان ئارچی لە پارتی لیبرال دای مە چەند هەوڵمان لەگەرداون بڕوا بکە لاوازترین خراپترین مووقفیان هەبووە شەرمنانەترین لە کاتێکدا ئەنفالشی وابووە چەندە لەگەر یعنی ئێزە چوین لەگەر ئەو ئۆربان ئۆلین لەگەر ئەو ئانلیندەی کە ئێستا لەگە مەلا بەختیار دانیشتینە بابە ئەوە خەتەرە ئەوە بێویژدانیە لە بەرامبەر کێشەی ئەنفال کردان ئیمزای 110 ڕێکخراوەمان داینێ بە من دەڵێ قەواعیدیەن واتە دەگەێنیت بابە گوتمەت و پرۆژەکە لە پەرلەمان ئەوە کرد ئەو درۆ دەرەسانە چی لەگەر ئێمە دەکەن خۆ ئەمیری قازی لەگەرمدا بوو بڕوا بکەن کە ئەنفالش بە جینۆساید ناسێنرا ئێستاش ڤیدیۆکە هەیە من بۆ خۆم پەیوەندیم بە پارتە ڕەگەسپارستانە کرد ئێلیا بوو کچەک بوازانم بەرپرسی سیاسەتی دەرەوەیان ئەوی ئی لە پەرلەمان مووقفی گوتی ئەمە ئیمزا دەکەین دژنابین پشگیری دەکەین هەستا دوسێ دێری گوت یەک لەو دێرانە کە ڕەبەتان بە ئەنفال نەبوو باسی کێشەی کوردی کرد و پشگیری کرد هاوڕێیان من دەمە یەک سەرنج بدەم لەگەڵەوە ئێمە مەسەلەن ئەم بۆ خۆ مووقفم تون دەرەس پارتە ڕەگەسپارستەکان بەس هەڵوێستی پارتە ڕەگەسپارستەکان لەسەر کێشەی گەلان باشە لە وڵاتی خۆمان ئەوان دژی ئەوە خەڵک بێتە ئێرە بە تایبەتی موسڵمانەکان کە ئەو هەموو ڕەهابەی دەکەن کە بەشێکی حەقیتیە و بەش پەناهەندەی وەکی ئێمە پەناهەندەی ئێمەمانان یعنی ئەوان ئەو وڵاتەمان شارستانی کە وتار درایە بڕۆنەوە وتارەکان ئەمن هەیتم هەموو هەڵگرتە چا سەعاتە ئەو ئۆربان ئۆلینە کە بەرپرسی سیاسەتی دەرەوە بوو قسەکەری ئەوێن دەربوو یەک باسی ئەنفالی نەکرد نێنەری سڤاریە دیموکراتن کە پارتیش ئەوە بوو باسی کرد ئەخەمە چۆن یعنی بتوانم دەنگ بدەمە سۆسیال دیموکرات لە ڕوانگە کێشە نەک لە ڕوانگەی ئەوەی کە من لێرە دەژیم لە ڕوانگە کێشەی کورد لە ڕوانگەی ڕاستگۆیە لە کاتێکدا هاوڕێیان لە 2009 لە ئۆکتۆبەر لە 30 ئۆکتۆبەری 2009 ئەم بۆ خۆم ناو کۆنگرەکەیان بوو کۆنگرەکەیان کراوە بوو ئیشمان کرد تا ئەنفال بە جینۆساید ناسێنراوە لە سبەینە تا ئێوارە ئیشمان لەسەر کرد ئەلحەق مناسالێنیش مووقفی پۆزتیڤ بۆ کاتی ئیتر دانیان نا بەوەی کە ئەنفال جینۆسایدە بەندەچان هەیە پێ دەگوترێ یێ شوگی ئۆتا بڕۆنە سەری کە کلاس نۆرتمارک پێشنیازی کرد کادیرێکی ئەوە بوو لە بەندەکەی بنەس دەنگدرا کە ئەنفال بە جینۆساید بناس ئەنفال و سەیفۆی ئەرمەن و ئەوەکان بە جینۆساید بناسێنرەوە کار بکرێت لە پەرلەمانی ئەوروپا لە پەرلەمانی نەنتەوەی گرتوەکان لە پەرلەمانی سویدیش بە جینۆساید بناسێنرێت کەسی بووە دەنگدان دەنجان نەدا بە کورتی یعنی ئەو حیزبە هێزێکی درۆزن و دووڕووە ئەوە خاڵک دووش تۆ
تۆ دەچی یەکێتێک دەینی کە کاوە کوژە کە مامۆستای من کوژە کە تەقەی لە خەڵکی خۆپشاندەر کرد لە مانجی دسێمبەر کە لە دە خۆپشاندەری عەبدە شوبات هەفتی بەدەستی جەلالیەکان کوژرایە کە هەزاران کەسی گرتێ کە هێزەشی مافیاییە کە کچی کورد نما ئەوانە دەستدرێژی نەکەن کە دواکەوتوترین قێزەوەترین سیستەمیان وەکو پارتی هینایتە ئەوە کە نانی خەڵکیان بڕێرە سەر ئازادی بیر و ڕا هەزاران گۆڕانخوازیان دەرکرد تۆ دەچی ئەوەی دێنی لێرە دەیکێنێتە توێ ئەمە کوردیش ئازادی خوازیش کە لە سەفی زدی ئێمە ڕادەوەستی دەنگت پێ بدەنیا وسکت بین ناکەین بەخوا دێنە کوسیمینارەکان ئی ئەو مەلایەی بەس ئەوە بی ئێوەش ڕسوا دەکەین نە کەرمەلا بەختیار نە کەرمەلا بەختیار سۆسیال دیموکراتیش ڕسوا دەکەین تۆ دەست لە بۆ هێزەکی مافیایی بنەماڵەیی دەبێت شەرم لە خۆت ناکەی لە ئەوەی هەمووش من دەزانم بەشێک لە سۆسیال دیموکراتەکان نازانم بەس کا هاوڕێن هەموو بێزار بن بن لە بەرپرسی سیاسەتی دەرەوەیان دوو سێزار پێمان گوتین ئێخۆ هەموو ڕۆژە ناتوانین پێیان بڵێن بەخۆیان دەیان کادیری کوردیان هەیە خەبەریان دەدرێتێ متابعەی ئەخبار دەکەن بەڵام قەت پشتی ئەو هێزە ناگرن دەوڵەتی مەلا بەختیارێکی سووک دەینە ئێرە و دوو ئەگەر یەکێتەکان بوێریان هەیە فەرمونون کات و شوێنی مەلا بەختیار ڕابگەێنە هەر ئەوەندە دەڵێن ئەگەر جورئەتتان هەیە ئەوەندە قارەبان بەس ئەو خەڵکە هەژار ڕەشروتەی بفەرموون لێرە و داوا لە کوردانی تۆ بوری دەکەم کورە زۆر شەرمە بۆتان دووسێ کەس بڕۆ نەگژی قانونی بکەن توندی توژی منوێنن دەبەرەوەی توندی توژی لە قازانز نییە ها قازانز نییە دەگیرەی هیچ پێ ناکری بەبێت توندی توژی هەر قسەیەک دەکەی هەر دروشمێک دەڵێ ئاساییە ناتوانن بڕۆن کەرامەتیان بشێنن ناو خەڵکەی بڕۆن دە سۆسیال دیموکرات بوار نەدرێ هیچ کە ئەو بەرپرسە سیاسیانە هاوڕان بێنە ئەوروپاوانە زۆر ترسنۆکن بڕوا بکە من عەزام چەند دەترسن گچکە و گەورەیان لە مەسعودەوە لە بۆ هێرە و شانازە و ئەوە ڕەمزەکانی ماڵی تاڵەبانی و ئەوانێ گچکە و گەورەیان تاکە شوێنە کە ئیرادە لەو خەڵک جوانی بدەنەوە خەڵکی کوردستان خەڵک تووشی ڕەشبینی بووە بێ هیوایی بووە من ئەو چالاکیانە بڕوا بکە ئەو شەڕانە لەبە یەک بەشەکی یعنی وجدانیان پێم هەزم ناکرێت ئەو غەدرە لە خەڵکی کوردستان دەکرێت دووش کاکە ینی هیچ هێزێکی سیاسی ئۆپۆزیسیۆن نمایە هەموویان ملپان وسکت بێدەنگ ئێستا باشە لە ئەوروپای لۆ جوولە ناکەن ئەو هەموو هێزە سیاسی دەرەوەی پارتی ویچەتیەیە یعنی لۆ جوولە ناکەرێت تۆ گەر ئۆپۆزیسیۆنی خەباتەکی مەدەنی دەکەی سویدی بەرامبەر بەرپرسی خۆی دەکە کە هیچ غەڵەتی گەورەی نییە کاکە کوراوەس ئەوەی ئەو بەرپرسانەی کورد باشوور دەیکەن ئەگە سویدی بیکە وەڵە لەناو تەنەکەی ئەوەیان پیساییان دادەنێن کەسیان بۆ قسە ناکەن خۆت یعنی هاوڕێیان بەڕاستی با دوایین خاڵیش لەسەر ئەوە بم کورە زۆر شەرمە ئینسان ئەوەندە قسە زل دروشم باس داوا لە خەڵکی بە هیچ حزبە قایل نەبی بەخۆش غیرەت نەبی لە ماڵە بێت دەرێ وەڵا شەرمە ئەو هەموو یەک نووسەرم شاعیرم ئەدیبم تێکۆشەرم کۆنە تێکۆشەر بەڵام ترسنۆک بی باشە خۆ خەباتە چیانی بڕۆ ناڕزادی دەربڕە بە مەدەنی لێرە لە سوید هەرچی ڕۆژنامە نووسی دیارە کە دژی ڕاستیستەکان دەکرێت کە دژی تیرۆر دەکرێت ئەوانە لە پێشی پێشەوەن ئەوانە ڕەمزن لە بۆ پارەکۆکردنەوەی لە بۆ شەڕی دژی ڕاسیزم دژی تیرۆر ئەوانە لە پێشەوە دەبێت سەرپەرشی دەکەن نووسەر و ئەدیب و ڕۆشنبیری ئێمە چی هانیان ڕۆژە کاتینە ناو خەڵک هەمووی گوتاو دەدا بە هیچ قایل نییە بەڵام ترسنۆکی وەکی خۆشیان نییە من ئەو معاناتمە هاورانەوەیشی پێشەش کەس نییە لە ئەوروپا دەیکا ئەوەیشی هەمووتانە و ئەوەمان پێ دەکرێت باشە یعنی یان قسە مەکە ئەوەندە قسە زلمە بە بەڕاستی یان کە قسە دەکەی وەرە مەیدان وەکو ئەوە من نووسەرەکە بوو بە من جارێک تەلەفۆنی کرد گوتی دەمێ بتبینم گوتی وەڵای زۆرم حەز دەکرد لە خۆپیشاندانەکەی بێم گوتم لۆ نهاتی لە خۆی تی وەڵای شەخسیەتی من خۆپیشاندانی وەز حەزم دەکرد بێمەکنە تو خات تەلەفۆن بە سەقەپات کرد ئەمە چینە ئەمەش حەز دەکەم شێو خەڵکەی ئینتیهازی لە ماڵەوە دوو قسە و پۆستەک ئەوە بکەیت بەس شەڕی خەتەرترین شەڕ دەکەین لەگەر ئەو دەسەڵاتی لە ئەوروپا باشە بۆ نایەن بۆ وەرن با ببینە 1000 کەس کورە وەرن ببینە 100 کەس بچینە گژیان زۆر کەس دەرێ وەڵای تاقەتم نما ئەخە درۆی دەکەی لە پۆست دەبینی دەرێ 76 دەرێ تازە شۆڕشە پۆست دەکەی گوتار دەدەی ئێیان ئەوەندە ئینسان قسە زڵ نەبی
یان کە قسەی کرد کاکە دەبی وەکو ئیسلامە تۆ ئەگەر ئیسلامی نابی نوێژ بکەی نابی چ حەزێ ئەو شتانە ئیسلامەیە تۆ ئەگە کورد پەروەربی ئەگە ئازادی خواز بی ئەگە داکۆشی مافی مرۆڤ بکەی تخوا معقولە خەڵک دەگیرێ دوو کەس نییە لە پۆستێکی زیاتر ئیشی لەسەر بکە لەگەڵ ناوەندە سیاسیانە بەهرحاڵ ئاوڕیان قسەی کۆتایی ئەوەیە چێتە زروزە بەلاعەکانە پارتیە پێشترێ هەر حزبك ئەگەر دێت جورئەتیان هەیە بە کاتژمێر و شوێنەکان ڕابگەێن وە شەرمیشە کورد دەنگ بداتە سۆسیال دیموکراتێک کە بە ڕۆژی ڕووناک دەست لەگە فاشەتێک هێزێکی مافیایی دەگرێتن وەڵە بێت ئەمەش ئازادی بیرڕایان یەک ئەوەیە دەنگتان سوود دەدەین دەنگ دەستی ئەو هێزە مافیانە دەگری ئیشتانە سە دەکەین داوا لە ڕەوەندی کورد دەکەین دەنگ مەدەن بە حزبك کە مادەم ئەوان دەست لە بۆ دژمنەکەی ئێمە دەبن ساقیترین حزبی سیاسی ئەخە باشە تو چ دەینی مەلا بەختیار وێژێدی کە ئاو کارەبای پێدابین ناکرێ ئەی هاوار ئاو کارەبای ئەو حزب پێدابین ناکرێ سیستەمەکی لە سۆسیال دیموکراتی هاتە سەخێڵەکی و کورسی پەرستی پاڤێل و قوباد و مندە هێر و وانەوە دیتە ئاخرش قۆڕی هێر و بەیان نامێ لە کورسی تاالبانی بە میراتی باوکیش دەزانیتن لە بۆ یەکێتیە باشە ئەو فات مەحسوومە و جەراتاڵە چ خێرتان هەبوو لە بۆ کورد چ خێرتان هەبوو هاوڕێیان دنیایەک ڕێز ئێمە هەر ئەوەندە دەڵێم چاودێری وردی بە تایبەتی ئەو ساڵە و شوێنەکانی ترۆک فشەکەر مەلابەختیا دەرێ دیدارم هەیە لەگە حزبی حکوومیەکان من دەزانەوە جێرێ ڕادەگری ئەگە بوێری ئەگە یەک تۆز غیرەت تێ بە دەردی مەسعودی ئەهەندە ساب غیرەتت هەیە وەرە بوێرە برێ ئەم ڕۆژی ئەوەندە چمە پەرلەمانی سوید دای بتبینم ئەوەی تەقەت ئەوە لە محافزی هەسلێمانی کردی لە عەفتان و گەردەلووری تۆڵەت پێ دروست کرد دای بتبینم یەک تۆز کەرامەتت هەبی کەرامەت غیرەتت هەبی وەرە هەموو کۆمیتەیەکێتیت با لێ خرتەوە بڕۆ دووسێ پاسەوانی دوو بارەوشی 2011 هەیکەلەکانیش لەگە خۆت بینە بەس بوێر بە بوێر من ئەوانە بۆیە ئەوەندە ئیهانەیان دەکەم هاوڕێیان کورەوانە زۆر زاڵمن کە دەستیان دەبیتن لە کوردستان کچ و کوڕی گەنج دەگری دەباتە ژۆرێ حەوت گەنجی دەربەندی خانیان 5 ساڵ زندا لەسەر چ دەڕۆژ سونەتچیای سێ گەنجی پیرەمەگرون ئەگە دۆسی خالیدە سوورمان لەسەر هێرۆی ئیبراز نەکردبایە ئەوانی شانسی زیندانی دەکرد ئەو هەموو گەنجەی دەگرن جەلادانەی پارتی وێچێتی دێنە ئەو ئەوروپاش بڕوا بکەن لە مەسعود و مەسرور و نێچیرە و ترسنۆکتر نییە 2000 دیداری ڕئیس وزەرای بەریتانیای نێچیر و قوبات ئلغا کردەوە لە ترسنۆکی کوردی لەندەن کاتێکی خۆش ئێمە چاودێری مەلابەختیار دەکەین لە ئەو ساڵە بە دوای داینە لە کۆمۆن لەو دیدارەی کە دەڵێ لە سۆسیال دیموکرات گرتمان دەچینە وێندەر شتی مەدەنیش دەکەین با نەترسێ نە پێڵاوی تێدەگرین نە لێی دەدەین با نەترسێ بەس کەرامەتی دەشێنین نە بەرچاوی سویدەکان بە سۆسیال دیموکراتیشەوە کاتێکی خۆش